مفتی پێنجوێنی ناوی مەلا عەبدوڵڵا کوڕە مەلا کەریم لە ساڵ 1881 لە ئاوایی بێستانەی سەروا شاروچکەی پەنجوێن هاتە سەر دنیا. ئەی شاعرە هەروە مناڵی باوگی و ڕەحمەتە خۆدا چییە؟ هەروە و خاتریشە لە خزمەت مەلا ئەحمەد برای مینیگەوە کە ئەویش شاعر بیە و نازناویشی شەفیق بووە. هەر لە تەمەنە 7 ساڵی دەستکەیگە خوێندن تا بەشی لە زانیاریەی لە ئاینی یایگریک. لە وەختێکیش کە گەورە بووک هەوای فەقێیەتی کەفیگە سەری و هەروە و خاتریشە ڕاخوێندن ڕووکەیگە شارەی لێ کوردستان خۆرهەڵات جۆر سەقز و بانە و سەرا و سەرچاوە و بڕی لە شوونەی لتر لە مەریوان و لە شوونەوەیش چووگەوەڕا بیارە کە لە وەختە شوون زیاتر وەرگرتن و یایگرتن زانیاری شاعر بووک ئەو شوونەی لکە ناویان بردیم و باسییان کردیم. هەر لەورایش لە خزمەت زانای ڕەحمەتی مامۆستای عەبدولقادر لە خوێندن وەردەوام بووک تا ئەو ڕادە کە موڵەتیا ئیجازەی مەلایەتی وەرگریک. مفتی دەسەڕا هەر کتاوێک بردوو زوو تەواوی کردگە و بلیمەتی و دانایی مفتی لە لای مامۆستا عەبدولقادر لێوا لە لیتیەیەک کە نازناوە مفتی وەپی بوەخشیک. چونکە لەو سەردەم و لەو ڕۆژگارە مفتی سنە کە ناوی مەلا عەبدوڵڵا بووک پیاویک عاقڵ و دانا بووک. هەروە و خاتریشە وەڕێز و حورمەت مەلا عەبدولقادر ئەو نازناوە بەخشیگە مفتی. دوای تەواوبوون زانیاریەی لە ئاینی مفتی ماڵ ئاوایی لە مامۆستای ڕێزداری کەیگ و وەرە و شاروچکەی پەنجوێن گلە و خۆیک. جا هەر لە شارەگەی خۆشی لە پەنجوێن دوکانێک جغارە فرۆشتنی واسکەیگ و وەدەم ئەو کاریشەوە دەستکەیگە نووسانن و بڵاوکردنەوەی شعرەیلی لەو سەردەمە. مفتی حەز لە ژیان مەلایەتی ئەو سەردەمە نەکردگە. هەروە و خاتریشە ئەوەوە خاز زانستگە وەڕەنج شان خۆی بتوێنی بژیێگ و هەروە و خاتریشەویشی مەلایەتی و خۆنەواری خوڕەوشتی خۆم و باوانمە وەلی ئارزوو نان و ژیان من وەک مەلانیەکەم. یا تەماشاکەیت لە پارچە شێرەیلی لێوا باسکەی گوشی چ خۆشە تا ژیانت بوو لە لای کەس کەچ نەکەی گەردن عەرەق برشەی لە نەوچەوەیلت لە ڕێی کاسبی کردن و شەوق ئازادی لە مەیدان و دەربردن و شاڵ خاکەگەم ڕازیم و پوشمەی هەتا مردن لە فاسوون و گەبەر تا ئەبەد سەڵتە و کەواب ناکەم. مفتی هەر لە وەختە جایەڵ جوانیەوە لە شارە خەنجیرانەکەی پەنجوین فام کردەسەوە و هەوا و دیمەنە ڕازاوە و سازگار جوان پەنجوین زیای لە سۆز و خۆشەویستە پاکەکەی وە پیداس کە وەرانوەر ئەو هەوا و دیمەنە شاخ و کوێ و وڵات ڕەنگینە کوردستان ئەزیزە کاریگەری زیای کردگە لەسەر ئیحساس و دەریونی. لە ساڵە 1947 وەختی کە شەپۆل
سەیۆ لەرزە شارەکە وێران کرد مفتی وەی جۆرە ئیحساس خۆشەویستی و سوز خۆی دەرخەیک ئەڕا ئەو شاور جوانیە و لاونیگەوەی وە شێرەوە و ئوشی پێنجوێن وەبێت و نزی کەمەرگم لبنان شکن بود داخد وەجەرگم تازە بووکێک بود وەسەر چیاوە هاتیانە سەیرت لەیلا و لەولاوە پارچە ئەرزی بود لە پارچەی بەهەیشت زەرد و قرمز و کەژ و کی و دەیشت سێرانگای پۆل گەنجەی عێراق بود لەی سەحەرەدا ڕاخۆشی تاک بود ڕاهەوای ساف و ئاو سەرد تۆ من کەم هەتا هەم شیوەن و ڕۆڕۆ پەنجوێن وەبێت و نزیکە مەرگم لبنان شکن بود داخت وەجەرگم مفتی توێنیم بوشی من یەکەم کەس بێ لە پەنجوێن دوێت کلکردەسە خوێندنگا کلە و سەردەمە لەو ڕۆژگارە وە زەحمەت بوو کە مەردم دوێت خۆی ڕا خوێندن کل بکەیگەڕا خوێندنگا مفتی 71 ساڵ ژیا لە ساڵە 1952 تووشن نەخۆشیێک هات و ڕووکردە نەخۆشخانەی سلێمانی و نەشتەرگەری نەخۆشیەکەی ڕای بکرێیک وەلی چەند ڕۆژێک دوای نەشتەرگەریەکەی لە 12 حوزەیران ساڵە 1952 کۆتایی و تەمەنی تێگو ماڵ ئاوایی یەکجاری لە دنیا و لە هونەر و شەریشکەی هەروە خاتریشە تەرمەگەی بریەیگەوەڕە شارۆچکەی پەنجوێن و لە قەورسانە حاجی شێخ و خاک سپاییک هەزاران هەزار سەڵام لە گیان پاک مفتی شاعر و گشت شاعرەیل و ڕۆشن هورەی